بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست، جەژنتان پیرۆز بێ، هەمیشە لە جەژن و خۆشیا بن. بەرنامەی ئاین و سروشت جەژنەکەشی هێناوەتە ناو سروشت، لێرەوە جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە خۆشی جەژنا بن. لەگەڵ دکتۆر کۆچەری زۆر خۆشەویست جەژنە پیرۆزاکەم. دکتۆر کۆچەر جەژنە پیرۆز بێت، تۆ وەکو یەکەم کەس جەژنە پیرۆزە لە یەکەم. لە جەناویشتان پیرۆز بێت، جەژن لە هەموو بینەرانی بەڕێز لە جەنابەت لە هەموو ئەبرا ئەزانی پشتی کامێرە پیرۆز بێت. هیوادارم ئەم جەژنە جەژنی ئاشتەوایی و خۆشەویستی و برایەتی و قوڵبوونی دوعا و نزا و عیبادەتەکان بێ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. دکتۆر من ئەمە ڕەنگە یەکەم جارم بێ ئاوها بێمە ناو سروش لە ڕۆژی جەژن و ئەوانەیە. بۆ تۆ شەر تازەیە؟ ئەرەوەڵا ئەزمونێکی تازە و ناوازەشە ماشاءڵڵا. ئینشاءڵڵا. تەمەناکەن کە ئینشاءڵڵا جەژنانەکەمان کەم بەرنمەیە بە شێوەیەک بە کە دڵی بەڕاستی خۆشەویستان ئەوانەی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە وڵامی خی پەروەردگاریان داوەتەوە و بە ڕۆژوو بوون ڕۆژی ئەمە بێبەشتێکی خۆش بۆ جەژنی ئەوان ئینشاءڵڵا. دکتۆر لەوە بپرسم، یعنی کاڵەن جەژن یعنی سوورەتی ڕەحمان، یعنی ئەم کللتورە چییە؟ ینی سوورەتی ڕەحمان ئاوە بە توندی هەر هاتۆتە ناو جەژنی ئێمەوە یاخود لە شوێنانی دیکەش وایە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان دووبارە سڵاو لە جەنابەت لە بینەرە بەڕێزەکان جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءڵڵا. هەڵبەتە سوورەتی ڕەحمان و جەژن بە هەردوو جەژنەکە قوربان و ڕەمەزان و مەقامی ماهووری ئەمانە سیانەیەکی لێکدانە بڕاون کە لە مێژووی کۆنی عێراقەوە ئەم شێوازە خوێندنە یا خۆی بڵێن ئەم شێوازە بەکارهێنانی مەقامە و سوورەتی ڕەحمان بۆتە مۆرکێک. ڕاستێکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی حافظ خەلیل ئیسماعیل بەڕەحمەت بێ کە یەکێکە لە مبدعینی ئەم بوارە و جوانیکی زۆری داوە بە جەژن بەهۆی ئەم شێوازە خوێن و ئەم ئاوازە ناوازەیەوە کە تایبەتی کردو بە جەژن و بۆ حکمەش من ئەمە ڕێی خۆمە سوورەتی ڕەحمان بۆیە دانراوە بەڕاستی چکە مەدی واجبی متەسیلی زۆر تایە. بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆی کە هەم چێژێک بات هەم لە ڕووی ئەداوە متعیکی تری کە جیاوازە لە هەموو سوورەتەکە. باشە دکتۆر، هەستەکەی کە ینی سوورەتی ڕەحمان بە تایبەتی ئەوەی کە لە جەژن ناخوێندرێ هەست بە گەورەی و بە جەهوری دەنگەکەی لە ناو سوورەتەکە، ینی هەستەکەی دەنگێکی قەبەیە ینی لە ماڵێن شامیخیەتێکی یعنی فەخرێکی تیاویش فەخرە بۆی کە تۆ عیبادەتێکی گەورە و واجبێکی گەورە جێبەجێ کرۆ و شانازیەکی بۆی کە تۆ خەڵاتێکت بە زۆر جوانە. دەست خۆش دکتۆر. دکتۆر حەزەکەم ئەم بەرنامەیە پڕ بێ لە باسی مەقامات و ئەنجا لەگەڵشە تەطبیقی مەقامات. تۆ بۆ خۆت ئەلحەمدوللا ئوستازی مەقاماتیشی دەگوترێ ینی کۆمەڵک مەقامات هەیە لەسەر ڕوحێتی تاچی ئێمە یاخود بەڵێن لەسەر قورئان خوێنی ئێمە زۆر کاریگەری هەیە. مەسەلەن بۆ نمونە بەیاتە، سێگایە، حیجازە، کوردیە، ڕاست و سەبایە. ئەمە ڕاستە؟
بەڵێ خۆی ئاوازەکان زۆرن ئاوازاڵن زۆر شش حوت ئاوازە زۆر کاریگەرن بەڵێەوە ئاوازە ڕئیسیەکانن یعنی زۆربەی شێوازەکانی خوێنی قورآن لەم ئاوازە ڕئیسیانەوە خۆی ئەبینێتەوە بەڵام بە تەکید ئاوازی لاوەکیمان هەیە فەرعیمان هەیە و لەگەڵیشا کۆمەڵک ئاوازمان هەیە کە تایبەتە بە خاکی عێراق ئەمەش کورد پێی کاریگەر بوو بۆیە بەپی شکڵەکان بەپی شێوازەکان جیاوازە بۆ نمونە یەکێ لەو مەقامانە با بە فەرەح دەسوێنێ لەبەری موسمەکەمان مەسمێکی فەرەح و خۆشیە مەقامی سێگایە مثلا لە قورآن ئەمە بۆچی بەکارێنین ئەو مەشەدانی کە باسی خۆشی دەبڕینی مسلمانان و فڕەح و دڵشادی مسلمانان و بەم شوازە بەکارێ ئێمە بۆ نمونە یەکێک لەو ئاتانی کە هەمانە خۆی گورا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه ئەفەرمێ خەڵکینە ئەو کەسی کە نامی کردەوەکان بەدەستی ڕاست بەرگێ هاوارەکە ورن سی نامی کردەوەکانم بکەن ئەگەر دیقەت بێ بە مەقامی سێگا کە ئیخوێنی طبعا ئەم ئاوازانە ڕەنگی ئاەتەکانەکە چۆن تەشبیهان نەبێ وەرەقەیەکی ڕسم تێنێ بەس کڵێشەیەکە قەڵەمی شتێنەڵێ مەسەن چاو بە ڕەژەکەیت و قش بە ڕەش و مەسەرن پێستەکە بە خاکی یعنی دوایی شکڵێک دەرەچێ تەسویری قورئانیش ئەبەم شێوەیە تۆ بە ئاوازەکان ڕەنگی ئەم مەشهداناکەی ئێستا مەشهدێکی فەرەح و خۆشیە بەڕاستی بە ئاوازی سێگا ڕەنگەکەی ببینێت چ جەمالێکی تایە ئێستا بە سادەی خوێندم سی بە ئاوازەکە أعوذ بالله من الشيطان الرجيم فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه ئەمە یەکێک لەو شازانم بە پێچوانی ئەمە مەشەدێک ترمان هەیە حوزنە پەشیمانیە نەدامەتە لە سێگایە لە دەست دەرچوونە نەخێر ئاوازی ترە سێگا تایبەتە بە فەرەح یەکێک لەوانە کە هەمانە ئاوازی سەبایە سەبا ئاوازێکی پڕ لە حوزن ئێمە تەنات پێڵین شەدید الحوزن زۆر توندە لە حوزدا بە پێچوانی ئەم مەشەدەوە خوای گەورە هەمومان و بینەرانی بەڕێز و ئەم برا بەڕێزانە بپارێزێ لێی ئەو مەشەدەیە کە خوا فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم وأما من أوتي كتابه بشماله ئەوەی کە بەدەستی چەپ نامی کردەوەکانی بەرەگرێ فيقول يا ليتني لم أوت كتابي ئەڵێ خوایە خۆزە نامی کردەوەکان هەروە نەگرتایەتەوە ئێستەمە چەند ئاەتێکی ئاوە کە سەیدەکەی ئاەتێکە زۆر کاریگەرە بەڵام بە ئاوازەکە ئەوەندەی تر کاریگەر بێت چکە ڕسوولی خوا صلی الله عليه وسلم فەرمێکی زەینوا القورآن بأصواتكم قورآن جوانکەن بە دەنگەکانتان کاتە قورآن خۆی جوان نییە والعیاذ بالله نەخێر صدق رسول الله بۆچی لە وەڵامی دۆما فەرمچی فإن الصوت الحسن يزيد من القرآن حسنا لەبەروی دەنگی خۆش و جوان قورآن جوانترەکە جا تۆ ئەم دەنگە ئیسسماری تیا بکەی باشێکی ئەکادیمی ڕای بێنی بۆی تۆ قورآنەکە بخوێنی چەند جوانتر ئەبێ چۆن ئەبی موسای ئەشعری فەرمی ئەگەر بمزانەی پێغەمبەری خوا جملەیەگری لە حەبەرتو لەکە تەحبیرە زۆر جوانتر و بە دیقەتتر و بە ئیتقانتر و بە خۆشتر ئەم خوێن چێژی زیاترم پێدا خۆمە خوانەخواستەکە بیرێکێت لە بارەکە و کوشری وایە ئەی بۆ دە حزوری خوانە بووی تۆ ئەمە خۆشەویستێکە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەم تەحبیرایە کە مەزامیر و لە مەزامیرەکانی ئالی داود وەرگیراون ئەبێ هەموو کەسێک ئەم ئەوەی کە دەنگی خۆشە گرنگی بات بم بوارە بووی بتوانێت زیاتر چێژ لە ئاوازەکان وەربگرێ ئەو مەشەدێک کە عەرزم کرد ئێمە بە ئاوازی سەبای خوێنی سەیری ئەو مەشەدەت چەند حەزینە أعوذ بالله من الشيطان الرجيم وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه دقت بە چوویتە بەردەمی کابرا وەستاوە کە هاوارەکە زۆر باشە دکتۆر بەیات ئەڵێن مەقامی بەیات ئەڵێن دایشی مەقامەکان و هەندێک ئەڵێن ئۆتۆماتیکی هەر کەسێک کە قورئانی خوێن یەکسەر بە بەیات دەست پێەکە بەڵێ خۆی بەیات سپڕە لە سەکینەت و علەمای فەنی ئیسلامی بە کەلبەحری الئەمیق وەکو دەریایکی قوڵ وەسفیان کردو مەقامی بەیات یەکێ لەو قاریانی کە زۆر مەشهورە پێی مستەفا ئیسماعیلە ئەڵێن جاری وا بۆ 25 دقیقە بەس مەقامی بەیاتی خوێن و کە دەستی پێکردو
لە عالەمی ئیسلامیە بەگشتی قوڕائی میسر و ئێران کە دەست پێەکەن عادەتەن بە مەقامی بەیاد دەست پێکەن یعنی لە نظامی مسابقاتی قورآنی شەهر وایە یعنی کێلەو مەرجانێک کە تۆ قورآنی پێخوێنی ئەبێ بە مەقامی بەیاد دەست پێکەی بۆ لەبەری تۆ هدووئێک سەکینەتێک ئەگەڕیت بۆ بەرامبەرەکەت ئێستا بۆ نەمەش چواردەورەکەت قەرەباڵغە دەنگەدەنگی تایە بوونە تۆش سەرەتای قورآن خوێنەکەت جەنابتی ئەبێت تۆ بەرامبەرەکەت ڕاکێشی بڵێ کاکە وەرن گوێ لە قورآن بگرن ئەنجا عادەتەن قاریئیش زۆربەی کات یعنی ئەمەکێکە ئێمە لە خولی پێشکەوتوانی تیلاوەیە نەک سەرەتایی لە پێشکەوتوانە فێری ئەمایانەکەی عادەتەن بە ئاەتێکی کاریگەر دەست پێ بکە مەسەلەیەکێ لەو ئاەتانە بۆ نمونە تۆ ئەم ئاەتە دڵژات و یەکسەر هەم بەرامبەرەکە وەکو سەوت ڕاکێشی لەبەری بە تۆ بە شێوازێکی نرم و قەرار دەست پێەکەی و دووهەم ئاەتێکی کاریگەر یەکسەر یەکەم ئاەتۆ تۆ بەرامبەرەکە دەبی بۆ خۆت مەرجێ دوای ئەو ئاەتەکانی تێ بەقەت ئەم کاریگەر بن والله خۆ مەهمی ئاەتی قورآن و کەلامی خوای پەروەردگارن بەڵام وەکو ئیحساس هەستێکی ئیحساسێکی جیاوازیە مەسەن خوای گەورە فەرمێ الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها خوا تەوەفای ئەو نەفساکە لە کاتی چیا لە کاتی مردنە لە کاتێکە لە کاتی خەوا نەمردووە چکە هەر ئیحساس وەکو مردن وایە مەسەلەن تۆ قورآن خوێن بەبەیات بەماتە دەست پێکی أعوذ بالله من الشيطان الرجيم يكسر جوك هذه بسم الله الرحمن الرحيم الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها يكسر دادة دانش كيف بقرا أما براستي فني تلاوة لم شجوانا زور باشا دكتور الان سێگاژێکە لە مەقامە زۆر ڕەسەنەکە بەڵێ کە باسمان کرد مەقامیشی کوردیشە ینی خۆی ئەگەڕێتەوە بۆ ئێران مەقامی ڕاست لە ڕاستەوە هاتووە بەڵام بەڕێی من ئەم مەقامە زیاتر کوردیەوە لە ئێرانی چکە مەقامێکی زۆر فەڕەح و زۆریش بەکارهاتوە ناو کووردا باسەشت کرد تەمان وازان بانگیشی پێدرەوە نیە بەڵێ بە دڵنیاییەوە یا بانگە مەشهورەکەی بامەسامە لە محەممەی ڕەحمەتی کە ئەوش لە شێخی مەرحومی میسری وەریگرتووە کە محمود علی بەنایە یەکێکە لە بانگە زۆر تایبەتەکان بانمونێکی عەرزی جناب و بینەران کەم الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله بس خوش بابين سر مقام حجاز حجاز هر بوكو مقام الصباح حزينة بەڵام حیجاز زیاتر بۆ ئاگادارکردنەوەی بۆ ئینزارکردن یان ئینسان لە کاتی بێتاقەتی و شیدەتی خۆیە هاوارەکە بەسەر خۆیە هەتا ئەو ئاەتانی کە باسی قیامەتەکەن هەمووی بەڵێ مەسەن وەکو عەرزم کرد وەکو ئاگادارکەوەکی ئینزار مەسەن یەکێک لەو ئاەتانە خوای گەورە فەرمێکی ئاعوذ بالله من الشیطان الرجیم وجیء یومئذ بجهنم ڕۆژێک دێت جەهەنەم هێنن خوای گەورە بمان پارێزی کە ڕۆژی قیامەتە يومئذ يتذكر الإنسان إنسان لو رجع بيركاته أي تشيم كربوخم بوخم حازر نكربوم رجع وأن له الذكرى تازه سودي شي بيكرنو أما اعتبينا برتشاوت السبب مقام حجاز هم حزينة هم يعني إنذاري كيش تورجيكي أو للريت شلون خوتي وحازر ناكي أعوذ بالله من الشيطان الرجيم وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى أقد قد بأخيري آتك
وأنى له الذكرى. أي كات سودي شيء تازة يعني هر مقامك وكو برسيار كوتايكي تاوكي واضح. جوانا دەست خۆش بابێنە سەر مەقامی کوردی مقامی کورد باڵێن کورد مەقامی کورد یا بە کوردیش هینی هەیە ینی زۆر پێڵێن کوردی ینی چەند مەقامێک بەڵێن کورد ڕێک ناوی خۆی زۆر باشە دکتۆر ئەڵێم ئەم مەقامەش کوڕوزانەوەی زۆر تایە مەقامی کورد یەکێکە لە مەقامە زۆر هادیەکان ینی ئەرەوەڵە ینی ڕەنگە ئەو تعبیرە لە ئاراستەیەکی کەوە خەڵک بە نوعێکە تەفسیری کرد بەینا لە ئەسڵا مەقامی کورد کە ئێستا بە جەناب و بێنەرانی خوێنم زۆر هادیە ینی و مەقامێکی با بڵێن دڵنشینە یعنی یەکسەر ئەدبا بۆ لای خۆی بۆڵەن هەستێکی غەریبی تایە غوربەتی تیان ناڵێم دڵنشینە یەکسەر هەستەکەی شتێکی جیاوازە لە ئاوازەکانی تر مەسەڵەن الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. باشە بوو بە پرسیار بۆ من وتم بۆچی بە تەرتیل خوێندت بە تیلاوە نەتخوێت لەبەری جوانی مەقامی کورد لە تەرتیلە زیاتر لە تیلاوە مەساحەکەی کەمە بۆ ئەداکردن بەڵام بۆ تەرتیل زۆرە. باشە دکتۆر کام لە مەقامەکان مەسەلەن ئەو ئاهاتانی کە باسی هێز و شکۆکەن بە کام مەقامە خوێندرێت؟ مەقامی ڕاست ئێمە وەکو عەرزم کردی مەقامێکە جۆرێک لە فەخری تیا فەخر یعنی تعزیز و خۆ بە گەورەزانین و تەکەبوری خوای پەروەردگاری بێ پێوە دیار بێ مەسەلەن ئەو ئاهاتانی کە باسی دەسەڵاتی خواکە ئەسماء الله الحسنى مثلا ئێمە چیمانێ هو لە سوورەتی الحشرة أعوذ بالله من الشيطان الرجيم هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن ها سيدي أمهم مواصفات قورية تايبت لا يقبل خواي پروردگار تو أما با مثلا بتشي بخواني هو الله الذي لا إله إلا هو أما بنهاون خوشة بلام رصد سي أم آتك بمقام رصد أعوذ بالله من الشيطان الرجيم هو الله الذي لا إله إلا هو أكثر برادة الشركية مود قبسك عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. أما يعني لسما شاويك إخوانات هزار رحمة الله قبري مثلا شون إخوانات هو الله الذي لا أو هر مقامي رست بشازي بنشاي بو يعني قارئ جورا كان زاني وأنا تشي اختياره كان لك دكتور بابين ولاي مقامي صبا ما خن باشا صبا ما خن أزاني شيء باسم ربطي كمو بعبد الباسط أقول تري عبد الباسط بازوري يعني صبا زور صبا أمام بوتشيا بيشتري أجر خند من أم ربطيتي أنا بقول على عبد الباسط بوي بيستم بينيران بزانن ك أو شوازي ككرد زور بارجابي بي يعني من بحال ببيرميت
ینی ئەو کاتە تەسجیل تازە پەیدا ببوون لە سەرەتای هەشتاکان ئیتر لەگەڵ داهاتنی تەسجیل لە ناوچەی ئێمە عەبدولباسط هاتووە حەزەکەم ئەوەی ئەوە ینی چۆن ڕەبتکەینەوە من عەبدولباسط طبعا عەبدولباسط بەعام مەقامەکانی زۆر کەم خوێندووە ینی بەنو منە مەقتەعێکی خوێندووە سوورەتێک زۆرێکی لە سوورەتەکە بە یەک ئاواز خوێندووە بەڵام لەبەری خۆی دەنگێکی ئاڵتونی هەبووە بینەر بێتاقەت نابێت ینی تووشی مەلەل نابێت لە دەنگی مثلا یەکێک لەو ئاەتانەی کە عەبدولباسط بە مەقامی سەبا خوێندوێتی دیقەت بە هەر ئەو مەقامە سەبای کە من خوێندم لەگەڵ ئەمە عالەمێکی ترە چونکە ئەم پیاوە ینی مەدرسەیەک و شێوازێکی زۆر ڕتمی تایبەت بەخۆی هەبووە مثلا خوای گەورە فەرمێت يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون يعني أي أواني كإيمان دارن بوتشي اشتكرنوا لما تقولون ما لا تفعلون كجبجي ناكن سيم آياتك بوشوازك وخرون ديتي نعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون أما شازێک عەبدولباسط خوێندێت یعنی من زۆر تەقلیدی ئەوان ناکەمەوە برانی بەڕێز قورئان خوێن زۆر باشمان لە سلێمانی لە کوردستان بەگشتی کە تەقلیدی عەبدولباسط خوێن بەڵام ئەوە کو نەمەتێکە بەس دکتۆر نازانم عەبدولباسط لە سوورەتی تەکویرە شتێکەکە ینی هەیەجانێک هەیە مەقامی عەجەبە ینی نازانم داوا بکەم بەڵام شتێکمان لەوە بۆ بخوێنە یا وەڵا جا سێئات یەخیری بۆ خوێندم دو سێئات یەخیری بەس بۆی کە بەرچاو ڕۆشن بێت ڕێک لەگەڵ ئەو مەقامی کە مەخوێن تەڵێن ماهوریش هەر بەشێکە لە عەجەم کە قورئانی جەژنمان پێ خوێن سەدیقەت بە لەگەڵی ڕەبتێکەم و بە جەژنەوە ئاوازەکە ڕەکسەر بینەران ئەزانن کە ئەم دوو ئاوازە یەکشتە یعنی یەک بناغیان هەیە وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد أو مقام أما بأوازي عجم خوينتي عەبدولباسط قد قد بي ڕێک هەر ئاوازێک بەڵام ڕێک مەدرسەیەکی جیاوازە عێراقیەکە لەکوێ زۆر باشە بابینە سەر عێراقی جاسا بینەرێنە لەو کاتەوە چی تاگرد مەقامی عێراقی ینی نازانم من دکتۆر با من ئیحساسی خۆم بڵێ من لە ڕوا ئەکادمی و هینەکەیەوە ئەوە جەنابەت باشە زانی بەس من لە وەختێک کە گوێ لە قورئان خوێنێکی عێراقی وەکو وەلید ئیبراهیم یا عەلادین قەیسی هەر ئێچە لەوانە بگرم ئیحساسی من زۆرم پێخۆشە بەڵام ئیحساسی خەمیشەکەم حوزنەکەم زۆربەی قیراتە عێراقیەکان مەقامە حەزینەکان بەکارێن بە تایبەتی لە مەشهەدە زۆر کاریگەرەکانە یعنی ڕاستە مەقامی عەجەمیان هەیە بەڵام مەقامی حیجازیان حیجازی حوێزاویان هەیە زۆر مەقامی ترانەکە حەزین بەڕاستی سەبایان هەیە بەڵام وانی کە زۆر مورکێکی عێراقی پێوەیە حیجازی حوێزاویە یعنی کە زۆر تایبەتە بە ئەهلی عێراق و پێخوێنراوە سا یەک دوو لیقایترە ئەم مەشهەدەم باس کردە بۆ جەناب و بینەرانی باس ئەەکەمەوە چکە زۆر کاریگەرە بەڕاستی ئەگەر دیقەت بین دە سوورەتی یوسفە عەلەیهی سەلام وەلید ئیبراهیم کە ئەم ئاەتە خوێنێ لەگەڵ براکانی حەزەتی یوسفا کە ئەگەڕێنەوە وەجاءوا عەلى قەمیصه بدم کەذیب کە قەمیسەکەی حەزەتی یوسف هێنەوە براکانی بە خوێنێکی درۆینەوە براکانی ئەگرین بەڵام لەو کاتایە ڕاست ناکەن براکانی کە ئەگرین لەبەرەوەی یانۆ تەمسیلێ بە باوکیان بکەن بەڵام وەلید ئیبراهیم بەڕاستی لەگەڵیان ناگری چوەزانێت لە پشتۆچی ڕووی داوە بەس ناتوانێت تعبیرکە بۆ یعقوب عەلەیهی سەلام لەبەیان بە ڕۆح لەگەڵ مەشهەدەکایە خۆ لە واقعەکان نەبووە ئەگەر دیقەت بێ ئاوێ خوێنێ ئاعوذ بالله من الشیطان الرجیم وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون ئەگەر دیقەت بێ ڕێک مەشهەدەکە ڕەحمەتی خوا لێ بێ دکتۆر باسی شتێکی دیکە بکەین
ویستم پێش ئەوەی کە بینە سەر مەقاماتی عێراقی باسی جۆرێک لە تەنەقولات بکەین، باسی ئەوەی کە زۆر جار قورئان خوێنی شارەزا چۆن ڕەبتی ئاەتێک کە مژدەیەکی تایە ڕەبتێکا بە ئاەتێکی دیکەوە کە باسی عەزابەکە. ئەوەش ینی ئەو هینە ئەوە تەبانەوە ئەبێ قورئان خوێنێک بێ ئەو تەنەقولی ئەکادیمی بەڕاست یعنی ئێستا کەم باسیم ڕەگە بینەر زۆر لێ حافڵێ نەبێتە بەڵێ نەبێتە بێ ئەدەبی لە خزمەت جەناب بینەڵە تەقی سەریت ئەمە ڕێک چکە بەڕاستی تەنەقولات لە بینی مەقامەکانە بێ قورئان خوێنەکەم باریع بێ زوریا بێ زیرەک بێ و ئەزمموی گۆڕانکارەکان هەم بە سەماعی فێر بێ هەم بە ئەکادیمی خوێند بێتی وە ئیلاکەوێتە نەشازەوە. ئەگەر دیقەت بێ بۆ منە ئێمە قاعدەیەکی فەنیمان هەیە لە هونەری قورئان خوێندنا ئەڵێ لە هەر مەقامێک گوستی بچی بۆ مەقامی تر ئەگەر قورس بوو تەحویلەکەت بڕگەیەک بەیاد بخوێن لە بینەکە دای بچۆ بازێکتر ینی وازەحە ینی وەرەوە بۆ بەیات ئەنجا بچۆرە بۆ بەڵێ مەقطعێکی بەیاد بخوێنە ئەنجا بچۆ بۆ وازێکتر ینی بۆی کە مەشەدەکە لەبەر چاوتە ڕوون بێ بۆی نەکەویتە نەشازەوە. بەڵام ئەگەر توانید ڕاستە خۆ بچیتە ئاوازەکەیترەوە ئەوە هیچ کێشەی نیە ینی تەحویلەکەیت و اعتیادێ. مەسەڵەن ئێمە عادەتەن لە بەیاتەوە ئەچینە ڕست عادەتەن لە ڕستەوە چینە سێگا ئەمە تەحویل تەنەقولاتی بەڵێن گۆڕانکاری لە مەقامەکان بە شوازێکی ئەکادیمی سولەمی قادرمێ لە سێگاوە چینە حیجاز لە حیجازە چینە نەهاوند لە نەهاوندە چینە سەبا لە سەبا چینە عەجەم. ئەمە ئەتر لە دوایوان کورد کۆتایی قیتارەکەی گرتووە. ئەمە وەکو ئەنجا لە بینەکانە تۆ توانی فەرع بخوێنی ئەتوانی چ فەرع عێراقیەکان نەتوانین لە میسریا بەکاربێنی چ میسرەکان نەتوانین وەکو عێراقی بەکاربێنین چونکە هەندێک مەقام هەیە ئەساسین ینی مڵکی کەس نییە ئەمانە هەموو عالەمی ئیسلامی پێخوێن. بەڵام بتوێنێتێ وڵاتانی میسر ئەوە لە ترۆپکی ئەم هونەران پاشەوە ئێرانە پاشەوە مەسە وڵاتانی شەرقی ئاسیا ئێستا مالیزیا تایلەند ئەمانە ئێستا بەڕاستی ئەندەنووسیا ئەمانە لوتکن ینی بەڕاستی سەقاری ئەندەنووسی و فلیپینی و بەنگلادیشی هەیە ینی وەکو شێخ ئەحمەد بن یوسف الئەزەری کە یەکێکە لە قارێ زۆر مەحبوب و دیارەکان لە جیهانی ئیسلامیە ئەمانە ئێستا لە لوتکەیان ینی حتا من ئەم ڕەمەزانە ئاگادارم کە پێش ڕەمەزان بۆ هەڵە نەبم الشيخ أحمد كقاريكي دياري بنغلاديشا لجني تحكيمها أبو لمصر يعني تو بقيت بليك أصلا هالناس أنا عربي قالوا الحملة أم زور بتوانا قتابي الشيخ راغب غلوش بو هاد بمناري اللي يقول يعني مهمة تو بتوانید ئەم هونەرە بۆ شوێ فێربی تەنەقولات لەبەی مەقامەکانە وەکو عەرزم کردی شوازێکی ئەکادیمیە ڕەنگە ئێستا بۆ هەندێک بۆ بینەریشی زۆر باسکەین زۆر ئەوە نەبێ بەلایە بەڵام ئێستا مەقطعێکی سێگا و حیجازت بۆ خوێنم کە چۆن تەحویلەکرێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. هەر با سوورەتی کورد بخوێنین بۆی کە بینەر چێژی لێ ببینم. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس في صدور الناس من الجنة والناس. باشە بەس چۆن دکتۆر لەو مەقامە بەرزەیە مەسەلەن ئەندازێک بەرزە کۆتاییت ئەم کۆتایی نایەت ئەمە خۆم کۆتایی پێ ئەگەرسە من کۆتایی پێبێنم تەمنوک و مەدرسە میسرەکە و مەدرسە مەشهورەکان بڵێن ئێستا کەمەوە بە بەیات و کۆتایی بەڵێ مەثەلەن چۆن ئێستا لەکوێ بووم ئەگەڕێمە سەریم الذي يوسوس في صدور الناس من
أعوذ برب الناس ملك الناس إله الناس. دکتۆر جانەوە لە باتی من بڵم تەبەقەی بەرزوتم مەخەمش زۆر باشە. دکتۆر وەکو کۆتا پرسیار ببوورە کاتی بەرنامەکە کۆتایی هات بۆی منش ڕەبتی کەمەوە بە ناوڕۆکی بەرنامەکەی خۆمەوە ئەویش ئەوەیە کە بیئە ژینگە چەند تەسیری لە سەر ئەو با بڵێن ئەو ئاواز و لەحن و هەروەها ئەو مەقامات و هێنانایە مەسەلەن بۆن من ئێستا پێدەشت ینی هەستەکە ئێستا لە مەقاماتی عێراقیە دەشت کاریگەری لەسەری هەیە بەڵام بۆ مقامی میسری لەوانەیە شتێکی دیکە هەبێ ئەنی بەمەسم وەیە ژینگە چەندە تەسیری هەیە. تۆ لەکوێ قاریەک لەم ڕەمەزانەیە مەشهور ببوو ناوی محەممەد ئەحمەد حەسەنە لە میسر لە تەمەنی 3 ساڵی دەستی کرۆ بە حیفظ لە 8 ساڵی تاوی کرۆ لە 8 ساڵی ئیجازی قیرەعاتی 10 سوغرا و کوبرای هەبوو بە ئیمامەتی پێکە هەر ڕۆژەی لە شوێنە بوو مەبەستم لە چییە ژینگەیەکی هەیە پڕە لە قورئان ئێمەش الحەمدوللا بە دڵنیا و کاریگەری زۆرێ الحەمدوللا لە دوای 2003 چوەکو پێشبڕکێ قورئانەکان کە لە هەرێمی کوردستانە برەومان پێداوە چوەکو فیستیڤالە قورئانەکان کە لە ترۆپکیانە فیستیڤال نێودەوڵەتی خاڵە و زۆربەی ئەو فیستیڤالە قورئانیانە و مەحفەلە قورئانی کاکرێ زادەی خاڵە دروستکردنی ینی باگراوندی ئەمە دروستکردنی ژینگەیەکی قورئانی بە بۆی تاکی قورئان خوێن پێ بگات بۆی مناڵەکەت کە هێتە مەحفەلێکەوە قاریەکە بینێت معجیبە پێی هەوڵبات تەقلیدی ئەم کاتەوە بەهۆی ئەمەوە عشقی قورئانی بۆ دروست بێ پێشبڕکەی قورئانەکەی بۆی تەشجیع بن ئێمە ساڵانە پێشبڕکەی قورئانمان هەبوو بۆ منە ئەم ساڵ وتمان لە 1 جوزە ساڵی دوایەوە لە 2 جوزە لە 3 جوزە هەم بۆ دەنگخۆشی بەڵام لەبەری مناڵن توانە بڕۆ جوزی ئەمە حاضرکە وەرە لەوە اختیبار دەکەین فێری قیراتی جوزی ئەمە بە مەزبوطی لەگەڵیشیا اختیبارمان کردووە تا 5-6 جوزە ڕۆژین تە قەدەری خوا بۆی کۆرۆناوە وەستا بە تەمەنا میشەڵا لە هاوین داهاتوە دەست پێ بکەینەوە کامە بەڕاستی ئەمانە باگراوندیەوەن تۆ کە ژینگەیەکت بۆ دروست دەبێ کە هونەری قورئان خوێن برەو پێدەی وا لە تاکی مسلمانێکی لە خێزانی مسلمانێکی لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی وای لەیەکی مناڵەکەی تەشجیع کات بڵێ ها کوڕم ئاها نمونونەکان بەمانە وای لێکی بخیتە بەر قورئان هەم بۆ هونەری قورئان خوێندن هەم بۆ تەحفیظ و تعلیمی. باشە دکتۆر ئێمە باش شەرمی لێ نەکەین لە کۆتایی عالم مقامێکیشمانەیە ناوی مقامی قەتار الله وەسیە ئەم حەزەکەم کۆتاییەکەی بەوە بێنین ینی من خوا حافیزەیەکەم بەستۆ ئەگەر بەو مقامە باشە قوربان من خۆشەویستان لێرەوە کۆتایی بە بەرنامەکە هێنین یاخوا جەژنتان پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا جەژنی خۆشی بجارن دکتۆر ببوورە بەم جەژنش ئێمە کاتمان گرتی خوای گەورە جەنابشم بەفەقکە ئینشاءڵڵا سەلامەتانکە بە پێچانە مێمش خۆشحاڵ بووین دووبارە دەستخۆشین بۆ جەنابەت بۆ بینەیان بڕێز کە بینەرمان بوون و بۆ ئەم عزیزانم کە لە پشتی کامێرە بەڕاستی ماندوو بوون دەستخۆشیێکی گەرم بۆیان هەیە خوای گەورە بیان پارێزێ ئەوە لە باتی منیش بەڕاستی دەبووە من لەبیرم نەچووە سپاسێکی زۆری ئەوانم کردە لە مانجی ڕەمەزانە بە درێژایی ئەم مانگە لەگەڵ مابوون زۆر هیلاک بوون بەڕاستی. حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا